لە ناحی گوڵاڵە بوتڵێ غاز کارەساتێکی گەورەی نایەوە دایکێک و سێ منداڵ بەهۆیەوە گیانیان لە دەزا لە لایەکی تریشەوە ئێستا لەم فستیڤاڵەی هەورامان بۆ بەرهەمە کوردیەکان قاوەی کنگر پیا بۆمان و چەند هەواڵێکی دیکەم بۆ ناوە سڵاوتان لەبێت. لا گەڕەکی وەحدەی گوڵاڵە غاز کارەساتی نایەوە ماڵێکی هەڵتەکاند و دایکێک و سێ منداڵ گیانیان لە دەستدا. تەنیا پیاوی ماڵەکە سەلامەت دەرچوو ئەویش دەست بەسەرە. ڕووداوەکە بەم شێوەیە بووە کاتێک دایکی ئەو خێزانە لە ناو مەتبەخدا خەریکی چێشلێنان بووە نەیزانیوە غاز تەشەنەی سندووە لە پڕ گرمەی کردووە و ماڵەکەی هەڵتەکاندووە. دەست بەجێ سێ منداڵی خێزانەکە گیانیان لە دەستدا و دایکیشیان دوای چەند کاتژمێرێک بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی سپارد. سەرچاوەیەک لە پۆلیسی ناحیە گوڵاڵە بە 1964 وت بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پیاوی ماڵەکە دەست بەسەر کراوە و دوای زانینی ڕاستیەکان هۆکار و چۆنێتی ڕووداوەکە بۆ ڕایگشتی ئاشکرا دەکەن. گەنجێکی کورد لە ئاوارەیی و دەربەدەریش هەر خەریکی داهێنانە موبەریدەیەکی دروست کردووە نە کارەبای پێویستە و نە ئاو بە هاوینان فێنک و سارد و بەزستانانیش دەبێتە سۆپا و گەرمی بڵاو دەکاتەوە. مەهران خودێدا دوای ڕووداوەکانی ساڵی 2014 کە لە شنگال و دەوروبەری ڕوویاندا وەک ئاوارەیەک لە کەمپی شاریای سنووری پارێزگای دوهۆک نیشتەجێ بووە و دواتر چۆتە ئەڵمانیا. مەهران بە 1964 وت تا ئێستا 22 داهێنانی جیاوازم کردووە بەشێک لە کارەکانمان لە وڵاتی ئەڵمانیا کردووە و هیچ لایەنێکیش هاوکاری نەکردووم. دوایین کاری مەهران دروستکردنی ئەو موبەریدەیەیە کە تەنیا بە 2 دینەمۆی بچووک ئیش دەکات و هیچ ئاو کارەبایەکی ناوێ. خێرخوازێک دڵی لای نەخۆشانی شێرپەنجەیە و 100 بلیتی کۆنسێرتەکەی کەمال محەممەدی بۆ کڕین. پەیوەندکاروان گەنجێکی شاری سلێمانیەوە بە 1964 وت کەس بەقەدر من لە ئازار و مەینەتیەکانی نەخۆشانی شێرپەنجە تێناگات چونکە خوشکە تاقانەکەم گرفتاری ئەو نەخۆشیە بوو هەر بەو دەردەشەوە ماڵاوایی لێکردی. پەیوەند دەشڵێت 100 تیکتی کۆنسێرتەکەی کەمال محەممەدم بۆ نەخۆشانی نەخۆشخانەی هیوا کڕیوە و بڕیاریشم داوە لە داهاتوودا بینایەک لە تەنیشت نەخۆشخانەکە بە هەموو پێداویستیەکەوە دروست بکەم و بۆ مانەوەی ئەو نەخۆشانەی لە دەرەوەی شاری سلێمانیوە دێن. بڕیارە ڕۆژی 27 مانگە هونەرمەند کەمال محەممەد کۆنسێرتێک ساز بکات و پارەی بلیتەکانیشی بۆ نەخۆشانی شێرپەنجەیە. 1964 یەکەم بلیتی کۆنسێرتەکەی کڕیوە. تا ئێستا کنگرمان هەر بە گیای بەهارە ناسیوەوەی یەکە لە خواردنە کوردەوارەکان کەچی ئێستا تۆوەکەی قاوەیەکی براند و بەلەزەتی لێ دروست دەکەن. دوو خانمی هەڵەبجە لە فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکانی هەورامان بەرهەمێکی جیاواز پێشکەش دەکەن کە لە تۆوی کەنگر دروستیان کردووە و بە شێوەی قاوە ئامادە دەکەن و پێشکەشی دەکەن. ڕێژوان دیاری لەگەڵ خانمێکی هاوکاری براندێکی قاوەی قەزوانیان هەیە بۆ 1964 دەڵێت ماوەی چەند مانگێکە دەستیان کردووە بە بەرهەمێنانی بەرهەمێکی نوێ لە تۆوی کەنگر دروستی دەکەن و هەر بە هەمان شێوەی قاوە ئامادەی دەکەن و پێشکەشی دەکەن و بە وتەی خۆشیان بە مەبەستی دەرمان خەڵک سوودی لێ وەردەگرێت. ئەمە هەواڵەکان بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.